روژا زمانی کوردی و هندک ناکۆکی سەرێ چەند ساڵانە پازدەی گولانی وەکی ڕۆژا زمانی کوردی لە گەلێک دەڤەرین کوردستانی و دیاسپۆرای تێ پیرۆزکردن. ساڵا 2006 کۆنگرایانەتەوەییە کوردستانی کەنەکە لە باکووری کوردستانی ئەڤ ڕۆژ وەکی ڕۆژا زمانی کوردی برەنگێکی فەرمی ڕاگەهاند. چما پازدەی گولانی پازدەی گولانە 1932 لە باژارێ شامێ میر جەلادەت بەدرخان هەژمارە یەکێ یا کۆڤارە هەوارێ وەشاند. دوێ کۆڤارێدە ئەلفابەیە کوردی لاتینی تەبیرێ زمانە کوردی کۆ ئیرۆ لە گەلێک دەڤەرین کوردستانی بکارتێن هاتنە بەلاوکردن. لۆمە ئەڤ ڕۆژ ji بۆ کوردان و زمانی کوردی ڕۆژەکە سامبۆلیکە و کەنێکێ بەبێ بریارە خوێ ئەڤ ڕۆژ وەکی دەستپێکە ستاندارد بوونا کوردی هێناسکریە. پازدەی گولانی نە ڕۆژا زمانی کوردیە. ڕۆژاوا و باکووری کوردستانی و ئەلفابە و ڕێزمانە میر جەلادەت di پرۆسەیە پەروەردەیەدا بکارتێنن پازدەی گولانی فەرمی پیرۆز dikin. هەرێما کوردستانی گوهینا jî ئەلفابەیە ئارامی بکارتێنێ پازدەی گولانی وەکی ڕۆژا زمانی کوردی ناس نەکریە. لە ئالیێ din civata nivîskar û rewşenbîrên Kurdên Sovyeta berê 25 Nîsanê wekî roja zimanê Kurdî nas dikin û pîroz dikin. Lewra 25 Nîsana 1930 cara pêşîn bi elfabeya latîniya erebî şemû rojnameya Riya Tezeyê derketiye. Bi vê yekê çawa ku derbarê gelek nirx û pîroziyên dîtir de nakokî hene, miletê Kurd di buwara roja zimanê Kurdî de jî du bend û sêbend e. Li gor te roja zimanê Kurdî divê di kîjan rojê de be û Kurdên tevaya Kurdistanê çawa dikarin li ser vê pirsê li hev bikin.